لە کاتێکدا لە مانگی نۆداین دەسەڵاتدارانی هەرێم تازە خەریکی دابەشکردنی موچەی مانگی شەشن. ئەم دواکەوتنە کە موچەی بەهار لە پاییزدا دابەش دەکرێت و موچەی هاوینی شاوڕێی وەرزیستانە دەرخەری قەیرانێکی خوڵە. دابەش نەکردنی موچە کاریگەریەکانی قوڵتریش دەبێتەوە. ناڕەزایەتیەکان لە سنووری سلێمانی و گەرمیان دوور نییە سەر هەڵبدەنەوە. بەتایبەت مامۆستایان و مەترسی بایکۆتی هۆڵەکانی خوێندن دیسانەوە زەنگێکی مەترسیدارە. هەرێم و دەسەڵاتدارانی هەرێم درێژە بم بارودۆخە دەن هەتا ئەو کاتەی کە بۆیان بلوێ. نیازی چارەسەرکردنیان نییە، چونکە دیارە ئەوە ماوەی بۆ 11 ساڵە بێ لەو دەوامەیە خەڵک ئەسوڕێتەوە، خەڵک دەستی لەسەر دڵێتی نازانێ ئەم مانگەیە کە موچەی وەرگرت ئایا دوای 120 ڕۆژی تر موچەیەت دوای 90 ڕۆژی تریەت. ئەوە بەڕاستی ئەوان لە خەمی خەڵکانین، لەبەر ئەوەیە کە ئەوان لەم بارودۆخەیە سوود و قازانجی شخصی خۆیان و بەرژەوەندی کۆمەڵێک کەسی دەسەڵاتدار لەم بارودۆخەیە. نەبوونی ڕێکەوتنێکی کۆنکرێتی لە نێوان هەرێمی کوردستان و بەغدا هۆکاری ئەم ناکۆکی و دواخستانەیە. مامۆستایەکی زانکۆش دەڵێت حکومەت نایەوێت کۆتایی بە کێشەی موچە بهێنێت و لە بەرژەوەندیدا نییە. بە تەواوەتی باوەڕمان وایە کە کۆتاییەکانی ئەم حکوومەتی هەرێمی کوردستانی ئەگەر بەم جۆرە بڕواوە ئەگەر دڵسۆزێکی نەبێت و دەڕاستیە دابەشکردنی موچەی وەکو جەنابەت فەرموود لە پاییزا موچەی مانگی 6 دابشکەی ئەمە شەرمەزاریە و هەر کەناڵێکی ژووک و مژدەبیدا بەخۆی و بە کەناڵەکەشەوە بەڕاستی لەناو شەرمەزاریشی گەورەیە. بۆ تۆ پرۆسی پەروەردەکەت لەبەردەم مەترسیە. ینی من وەکو تێبینێک بە جەنابەت بڵێم ئەمڕۆ بەیانی یەکی نوێیە، بەیانی یەکی نوێیە کە دەبوو لە مانگی هەشتا وەزارەتی پەروەردە دابنیشێ کۆبوونەوەی وەزارەتی پەروەردە بکە بۆ دانانی پلانی نوێی ساڵی خوێندن. هەتا ئێستا کۆ نەبوونەتەوە لەبەرەوەی کە ئەم هەفتەیە موچە بدرێ پاشان کۆبوونەوەکە بکەن پێیان وایە کە مامۆستا بەم جۆرە چێتەوە دەوام. من باوەڕم نییە دەوامی ئەم ساڵ بە شێوەیەکی سەرکەوتوو بەڕێوە بچێ وە بە بایکۆت دەست پێیەکە. 11 ساڵە کێشەی موچە لە هەرێمی کوردستان بەردەوامە. موچە خۆران و خەڵکیش بەگشتی نەک تەنها لە ڕووی داراییەوە زیانمەند بوون، بەڵکو دواکەوتن و نادڵنیایی لە موچە کاریگەری خراپی لەسەر باری دەرونی و ژیانی ڕۆژانەشیان دروست کردووە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.